سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە وەڵامی پەیامدەری کوردستان 24 ڕایگەیاند کێشەکانی نێوان هەولێر و بەغداد دەبێت چارەسەر بکرێن و نابێت بەردەوام بن. نوریل مالکی گوتجی پرزگرێک نەت بەرژاندیا چه ئالیەکی دانە و دەبێ ئەرێنی تایبەتیشی گوتوبێژاند گەل هەموو ئالیا بکەن ji بۆی چارەسەرکردنا تەوا پرزگرێکان. شوف هي مو قضية نية حقيقية وإنما چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان و عراق پەیوەندیان بە نیازەوە نییە، بەڵکو پێویستە کێشەکان هەر چارەسەر بکرێن و نابێت لە نێوانماندا بەردەوام بن. ئەم بابەتە نە لە بەرژەوەندی عراقا نە هەرێم ئەرک و بەرپرسیارەتی هەردوولایە بارێنی گفتوگۆ لەگەڵ یەکتری بکەن دوو لە سیاسەتی سوود پێکەوت و زیان پێکەوتو. بەڵێ سەبارەت بە لێدوانەکەی نوری مالکی کە دەڵێ کێشەکانی نێوان هەولێر و بەغداد دەبێت چارەسەر بکرێن بەڕێز ئارام ڕەسوول شرۆڤەکاری سیاسی لە ستودیۆ لەگەڵمانە بەڕێز ئارام سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان خۆشحاڵین کە لەگەڵمانی. باشە عێراق هەموو سەرکردەکانی عێراق هەموو لایەنەکان دەڵێن کێشەکان دەبێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان هەرێم و بەغدادا چارەسەر بکرێن. کێ بێت چارەسەری بکات بۆ چارەسەر ناکرێت؟ لە سەرەتادا سپاسان دەکەم و سڵاو بۆ بینەرانی بەڕێزیش دەنێرم. لە ڕاستیدا ئەم مەشهەدە یەکەم جار نییە و ئەمە چەند جارە ئەمە دووبارە دەبێتەوە. هەر کاتێک سەرکردە سیاسیەکانی عێراق لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆ دەبنەوە لێدوانەکانیان بۆ ڕاگەیاندنەکان جۆرێک لە ڕاستبێژی تێدایە لەوەی کە باز لە چارەسەری کێشەکان دەکەن. بەڵام بەداخەوە کاتێک کە گفتوگۆی جددی و ئەو لایەنانەی کە پابندن بە چارەسەری کێشەکان دەکەونە گفتوگۆ تەماشا دەکەین لەوێ نیەتێکی تر بەدی دەکرێت، لەوێ جۆرێکی تر مامەڵە لەگەڵ ئەم بابەتە دەکرێت. هەر لە بابەتی بودجە و موچە تەنانەت لە 2023 لە دوای پەسەندکردنی بودجەوە تا ئێستا کە ئێوەش چەندین جار لە هەواڵەکان بەردەوام لەسەر ئەوە ڕووماڵ کراوە چەندین وەفدی دانوستانکار لە هەرێمی کوردستانەوە چۆتە بەغدا و چەندین وەفدی عێراقیش لە وەزارەتی مالیە لە چاودێری دارایی لە وەفدە تەکنیکی و سیاسیەکان هاتوچۆیان کردووە بۆ چارەسەری ئەم کێشەیە. بەداخەوە دەبینیت ڕۆژ لە دوای ڕۆژ ئەرقەلە و کێشە و بابەتی نوێ دێتە پێشەوە. بۆیە ئەمەی ئەمڕۆ بەڕێز مالیکی لەم ڕاگەیاندنەیدا باسی کرد ئەگەر لەلایەک دڵخۆشی بەوە بێت کە ئایا نیەتی ئەوە هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان، لەلایەکی تریش هەمیشە ئەوەمان بەبیر دێنێتەوە کە ئەم قسانە بۆ ڕاگەیاندنەکان زۆر جار کراون و دواتریش لە جێبەجێ ئەخفنا بۆ ڕاگەاندنی هاتی نەکردن جداهیەک هەیە مەسەنە بۆ نمونە سودانیژی سوزدا سەرۆک وەزیری عێراقی کو بزووترین دەم الجڤاتە وەزیران پرۆژە یاسا بۆ جێ تایبەتیژی هەمۆڕاوێ ئیدی بپەسەندکردن ji بۆی civata nêrên Iraqê bêşandin ji bûyî ku zîtirîn dem mesela bû cê bête çareserkirin axiftinê Nûrên Malikî jî vî demî dane. Ev rewşanûketê de ev axiftinê ciddîbûnek pêve diyar be yan jî her wekî caran in. دوو خاڵی گرنگ هەیە دەکرێت ئاماژەی پێ بکەین. یەکەمیان ئەوەیە وەکو باسم کرد لە ماوەی ئەم 2 ساڵی ڕابردوو و بە تایبەتی لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر تەماشا بکەن زۆرترین و جدیترین دانوستان و گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی لەسەر بابەتی بودجە و موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان کراوە. زۆر شەفافانە چی لیست و داتا و هەرچی عێراق داوای کردووە هەرێمی کوردستان تەقدیمی کردو و خستوویەتە بەردەستیان و دوجاریش بۆ خۆیان تەدقیقی لیست و راپۆرتەکانیان کردو. واتە لە ڕووی دانوستان و بە گفتوگۆکردن هەنجەتێک بۆ عێراق نەماوە ئەگەر نیەتی چارەسەرکردنی هەبێ. ئەمە یەکەم. خاڵی دووەم ئەوەیە کە لەم کاتەدا ئەم قۆناغی کە ئێستا عێراقی پێدا تێدەپەڕێت سەرکردە سیاسیەکانی عێراق پێویستیان بە هەرێمی کوردستان و بە سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستانەوە هەیە. من ئەمەوێ دوو خاڵ لێرەدا ئاماژە پێ بکەم. لە دوای ساڵی 2023ەوە ئەمە پرسیارێکە بۆ بینەران و بۆ هەمولایەک کە لە چ کاتێکدا عێراق هەڵوێستی لەگەڵ هەرێمی کوردستان باش بووە. وەڵامەکەشی تەنها ئەو کاتانەیە کە لاواز بووە یان کە پێویستی بە هەرێمی کوردستان بووە. بەڕێز مالیکی کە ئەمڕۆ ئەم لێدوانەیدا ئێمە ئەومان لەبیر نەچێتەوە بەڕێزیان کە سەرۆک وەزیران بوون بڕیاری بڕینی بودجە و موچەی خەڵکی هەرێمی کوردستانیاندا. وایە وە دواتر لە دەورەی دووەم بۆ ئەوەی کە هەڵبژێردرێتەوە کە پێویستی بە
هەرێمی کوردستان و کورد هەبوو زۆرترین مرونەتی نیشاندا و کۆمەڵێک ڕێککەوتنی واژوو کرد بەڵام بەداخەوە کە دەسەڵاتی گرتەوە دەست پابەن نەبوو ئەمەی کە ئێستا ئیشی بە کورد هەیە ئەمە چییە چی ئیشێکی هەیە یەکەم دەبینین ئەم ماوەیە لە میدیای عێراق و لە شەقامی سیاسی عێراق بابەتی دەرکردنە دەرەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان بۆتە بابەتێکی گەرمی باس و خواسی ناو شەقامی سیاسی عێراقی و لە هەمان کاتیشدا ئەم هێزانەی بەناو کە لە یاسا دەرچوون و هێزە تونندڕەوەکانی کە خۆیان لە چوارچێوەی مقاومەی عێراقی ناساندووە دەبینین بەردەوام هێرش دەکەنە سەر بنکەکانی ئەمریکا و بۆ هەندێک هێرشیان بۆ سەر هەرێمی کوردستانیش هەبووە لەم کاتەدا سەرکردە سیاسیەکانی عێراق پێیان وایە بۆ ئەم پرسە پێویستە کوردیش هاودەنگ بێ لەگەڵیان و کوردیش پشتیوانیان بێت بویە دەکرێت ئێمە ئەوە بەدی بکەین کە لەم بابەتی موچە و بودجە کە بابەتێکی گرنگ و هەستیارە بەنسبەت موچە خۆران و خەڵکی هەرێمی کوردستانەوە بیانەوێت جۆرێک لەو نیەت پاکیە نیشاندن بۆ ئەوی کە کوردیش لەم مەسەلەیەدا هەڵوەستێکی دژایەتی حکوومەتی عێراقی نەبێت لە هەمان کاتدا بەڵام ئەمڕۆ پەیامەکەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کە لە ناویشیدا ئاماژەی بە ئەم بابەتی چوونە دەرەوە کرد من پێم وایە پەیامێکی زۆر لە جێی خۆی و بێلایەنانە بوو ینی جۆرێک لەوەی تێدا بوو کە با دەرفەت بدەین حکوومەتی عێراقی و محەممەد شیع سوودانی و دام و دەستگا نیشتیمانیەکان بەو کارەوە هەستن نەک لە ڕێگای هێزە تونندڕەوەکان و لە ڕێگای ئاراستەکردنی موشک و ئەم شتانە کە پێم وابێ ئەمە خۆی لە خۆیدا عێراقیەکانیش لەم سەرکردە سیاسی عێراقیەکان لەم کاتە بۆ دڵخۆشن زۆر باشە هەموارکردنەوەی یاسای بودجەی فیدراڵی تا چەنە ینی جێکردنەوەی خواستەکانی کورد لە هەموارکردنەوەی یاسای بودجەی فیدرالیە تا چەند نابێتەوە هۆی چارەسەرکردنی کێشەکانی نێوان بەغداد و هەرێم خۆی بوونی یاسای بودجە وەکو یاسایە کە لە پەرلەمان دەردەچێت خۆی گرینگە دۆکیومنتێکی یاساییە کە لە پەرلەمان دەرچووە کە کۆمەڵێک بەتایبەتی بابەتی یاسای بودجە کە مافی موچەخۆران و بەشی بودجەی هەرێمی کوردستان دیاری دەکات ئەمە خۆی لە خۆیدا گرینگە خاڵی دووەم ئەوەیە کە نیەتی جێبەجێکردنی یاسایەکە ئێمە کاتێک کە ئەم بودجەی ئێستا کە لە پەرلەمان پەسەند کرا هەرێمی کوردستان کۆمەڵێک تێبینی لەسەر هەبوو لەگەڵ ئەوەی کە پێی وابوو هەموو لە شایستەکان و مافەکانی جێگیر نەکراوە لەگەڵ ئەوەشدا دەنگی پێدا و پێی رازی بوو بەداخەوە لە ماوەیەکی زۆر کەم هاتن بابەتی خەرجی فعلیان هێنایە گۆڕێ بووی کە بەم ڕێگایە هەوڵ بدەن حەقی موچەخۆران و هەرێمی کوردستان نەنێرن ئێستا کە جارێکی تر یاساکە دەچێتەوە پەرلەمان لێرەدا نیەتی ڕاستەقینە دەردەکەوێت لەبەر ئەوەی لە ڕابردووشدا ئێمە بینیمانە سەرکردە سیاسیەکان قسەی زۆر باش دەکەن بۆ میدیاکان کاتێک بابەتەکان دەچێتە پەرلەمان کۆمەڵێک پەرلەمانتار ئیتر بەناوی بێلایەنە بەناوی ئەم لایە ئەو لایە هەڵدەستن بە سکاڵاکردن لە دادگای فیدرالی یان بەلا ڕێدابردننی بودجە خودی یاسای بودجە کە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەند کرا لە نەتیجەی گفتوگۆیەکی درێژخایەن نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی محەممەد شیع سوودانی بوو و لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەردرا بەداخەوە کاتێک کە چوو بۆ پەرلەمان دیترا بە شێوەیەک دەستکاری کرا کە ڕێگا بدۆزنەوە بۆ ئەوەی کە پابندیەکانیان بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان جێبەجێ نەکەن هیوادارین لەگەڵ ئەم زروفە سیاسیی کە ئێستا لە ناوچەکە هەیە بەگشتی ئەم جارە تێگەیشتێکی باشتر لای سەرکردە سیاسیەکان هەبێت نیەت پاقژیە کرد مەسەلەن کورد چ تشتێکی پشتڕاستی وەربگرن تاژی بەحەس کرد و ڕەنگە نوکە پێتڤە کووردا هەیە تۆیبەتیژی دەمیدا ژبووی مەسەلەوە دەرەخستنەوە هێزن ئەمریکی و بیۆنێتنەوە عێراقی هەرێمە کوردستانی ژیڤە ئەگەر هات نەدەرێ خستن لێ پشتی هینگێ نەخۆشێک چی بی و نیەت پاقژی نەبیێ گفت هەرێمە کوردستانی چ بکە یانژی بەریا تشتێکی وسۆ چ بێت چل سەر هەرێمی پێتڤە بکت ژالی یاسایی دەستوری و سباهی غەدرێک لێ نەیەتەکردن دیسم ئەمە پرسیارێکی زۆر گرینگە زۆر شتێکی لە جێی خۆیەتی ئەوەڵەن ئەم پرسێکی ئەمەندە سادە و بەسیط نییە کە لە ماوەیەکی زۆر کورتا کۆتایی پێبێت و ئەمریکیەکان و هێزی هاوپەیمانی دژی داعش کە هاوپەیمانەتێکی نێودەوڵەتیە لە عێراق بکشێتەوە ئەمە یەکەم دواتر گەرنتی وەرگرتن یاخود نیەت پاکی بەنسبەت هەرێمی کوردستانەوە لەوەدا دەردەکەوێت کە تا چەند حکوومەتی عێراق ئامادەیە پابندیەکان
بەرامبەر لە ڕووی موچە و شایستە داراییەکان بە تایبەتی بۆ هێزی پێشمەرگە پڕچەکردنی هێزی پێشمەرگە پێویستیەکانی بۆ ئەوەی کە هەرێمی کوردستانیش هێزی پێشمەرگەی کە هەیە ئەم هەرێمە دەپارێزێ لە هەموو ڕوویەکەوە دڵنیا بێ لەوەی کە پشتیوانی دەکرێت بۆیە ئەمە یەکێکە لەو خاڵانە دواتر بابەتی موچە و هەموو شایستە داراییەکانی تر جۆرێک لە نیشاندانی ئەو نیەتە دەبێت کە فعلەن عێراق ئامادەیە بە جددی گفتوگۆ لەگەڵ هەرێمی کوردستان بکات بەڵام ئەمە بەداخەوە جارێ دیار نییە و بابەتەکانیش لە عێراق و لە ناوچەکە بەردەوام لە گۆڕانکاریدایە بە شەو ڕۆژ دەگۆڕێ بە تاکید بۆیە من پێم وایە ئەمە ماوە بۆ داهاتوو ببینیم ئەوەی کە گرینگە ئێستا من تاکە خەڵی دەمەوێت لە کۆتایی باسی بکەم ئەوەی ئێمە وەکو کورد سوود لەم دەرفەتە وەربگرین دیبلۆماسیەتی کوردی لە مامەڵەکردن لەگەڵ بەغدا تا ئێستا باش بووە بە تایبەتی لەسەر ئەم پرسە نیشتیمانی و هەستیارانە ئێمە با هەڵوەستی ئاو نامان نەبێت چاوەڕێ بکەین عێراق چۆن لەم بابەتە مامەڵە دەکات. ئارام ڕەسوول مۆمەد شڕوڤەکۆری سیۆسین گەلمە دەبوو گەلک سوپاس باز هەر بژ گەلە بخێرات.